خەڵکی شنگال دووجار بوونە ئامانجی داعش لە بەرشوناسی کورد بوون هەروەها پەیڕەویان لە ئاینی ئێزیدی. ڕووداوی شنگال ساڵێکی بەسەردا تێپەڕیوە، بەڵام قەتڵ و عامی خەڵکەکەی بە کۆیلە و کەنیزەکردنی ژنە کوردە ئێزیدیەکان، بردننی پیا و مناڵەکان ئاوارەبوونی هەموو خەڵکی دەڤەرەکە و مانەوەی شنگال لە بندەستی دەوڵەتی ئیسلامیدا هەمیشە ڕووداوەکەی بە زیندوی هێشتوتەوە. شنگال وەک لە نەخشەکەدا دیارە، شارۆچکەیەکە لە باشووری کوردستان لە ڕووی ئیداریەوە سەربە پارێزگای نەینەوایە، دەکەوێتە دووری 115 کیلۆمەتر لە ڕۆژاوای شاری مووسڵ کە ئێستا لە دەستی داعشدایە، هاوکات دەکەوێتە دووری 115 کیلۆمەتری باشووری ڕۆژئاوای شاری دۆ، هەروەها 200 کیلۆمەتری ڕۆژاوای شاری هەولێری پایتەختی کوردستان. زۆرینەی خەڵکی شنگال کوردی ئێزیدین، کوردی شیعە و سونە و عەرەبیش هەروەها لەوێ هەن. هێرشی سەرشنگال لە 2 مانگی هەشتەوە دەستی پێکرد، دوایەوەی داعش کۆنتڕۆلی زوماری کرد هەمان ڕۆژ بەرەو دەوروبەری شنگال ملینا لە باشوور و باشووری ڕۆژهەڵاتی شنگالەوە کە ئێستا مەبەسمە ورتر لەسەر شنگال سەرنجدانێم لە باشوور و باشووری ڕۆژهەڵاتی شنگالەوە گوندی کۆجۆ کە ئەم گوندەیە گەورەترین قەتڵ و عامی تیاکرا. لێرە داعش بە هاوەن و تۆپ ئێرەی کردە ئامانج، هەر لەم قۆڵەوە داعش پێشڕەوی کرد لە تلقەسەب و تلبەنات بە تایبەتی چووە پێشەوە بەرەو شنگال، هەروەها لە ڕۆژاوای ناحیەی لە بەشی ڕۆژاوای شنگالەوە لە ناحیەی گرعوزێر و هەروەها کۆمەڵگەی سیبای خستەژێر دەسەڵاتی خۆی. ئاراستەی هەموو هێرشەکە بەرەو شنگال لە 3 مانگی هەشتدا وێڕای بەرگری پێشمەرگە و خەڵکی دەوڵەتی ئیسلامی بەم شێوەیە شنگالی کۆنتڕۆڵ کرد. لە مووسڵ داعش چەک و تەقەمەنی و کەرەستەیەکی زۆری سەربازی گرت بوو. لێرە لە شنگال هەمووی بەکارهێنا، شنگالی کردە ئامانجی بردومانی هاون و تۆپ. دواتر بە هامەر و هانڤی گولەنەبڕ بردومانی سەر شارەکە شڕتر و قورستر کرا. ئەو هامەرەی دەیبینن ئەوانن کە لە مووسڵ گیرابوون و داعش بۆ بردومانی شنگال بەکاری هێنان. هێرشی داعش لە هەموو لایەکەوە گوشاری خستە سەر شنگال بەم تانکە گەورەیە لە ناو شنگال و چواردەوری کرانە ئامانج و ئاگری زۆر بەرەو ڕووی شنگال کرایەوە. دواییش بەڕیشی درێژ و دەرپێی کورتەوە چەکدارانی دەوڵەتی ئیسلامی کەوتنە وێزەی شنگال لە کوشتنی تاک و بە کۆمەڵی پیا و خەڵکی شارەکە دەستیان نەپارست. ژن و کچ و مناڵەکانی شنگالیان ڕفاندن، تا ئێستاش بە هەزاران کەسیان گومنا و بێسەر و شوێنن. ئەوانەی پێیان کرا لە شنگال هەڵهاتن، هەزاران خێزان ڕێی دەربازبوونیان گرتە بەر بەرەو چیای شنگال و هەرێمی کوردستان. چەکدارانی داعش چەندین شوێنیان لە چەندین شوێنی دەربازبوونی خەڵکی شنگالدا زەفەریان بە خەڵکەکە برد، زۆربەیان لێکوشتن بەهۆی گەرمای بەتینی هاوینی شتینوێتی و دووری ڕێگای گەیشتن بە چیا زۆر کەس گیانە لە دەستدا، بە تایبەت مناڵان لەسەر چیاکەش. هەلیکۆپتەر لە سەر چیاکە لە ناو هەرێمی کوردستانەوە پێداویستی سەرەتایی بۆ خەڵک گواستن. هێزێکی کوردانی ئێزیدی لەگەڵ ڕووداوەکەی شنگال پێگەندا بۆ ئاسانکاری دەربازبوونی خەڵکی شنگال، هاوکات هێزی پێشمەرگەی کوردستان و گەریلاکانی پەکەکە و یەکێنەکانی پاراستنی گەل پێکەوە هێرشیان کردە سەر چەکدارانی داعش. ڕێگەیەکیان لە ڕۆژاوای کوردستانەوە بەرەو چیای شنگال کردەوە. بەو ڕێگەیەدا دەیان هەزار کوردی ئێزیدی ڕزگارکران بەرەو ڕۆژاوە، پاشان لە سنووری سێمێڵکا پێشابوور گەڕانەوە هەرێمی کوردستان لە دهۆک و زاخۆ بە تایبەتی نیشتەجێ بوون. ئەوەی لە شنگال ڕوویدا دواتریش مەرامی داعش بۆ نزیک بوونەوە لە هەولێر. ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی هێنایە وەڵام لە 8 2014دا فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا لە مەخمور یەکەمین گورزی ئاسمانیان بە چەکدارانی دەوڵەتی ئیسلامی گەیاند لە شنگال و بەرەکانی جەنگدا. داعش تا ئێستاش ئامانجی لێدانی فڕۆکەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی. کەواتە
دۆخی مەیدانی بەرەکانی شەڕ گۆڕە بە سەرپەرشتی مەیدانی مەسعود بارزانی تەنیا لە دەڤەری شنگال 2700 کیلۆمەتری چوارگۆشە لە داعش سەندایەوە سەرۆکی هەرێمی کوردستان لەسەر چیای شنگال فەنابوونی داعش و سەرکەوتنی هێزی پێشمەرگەی کوردستانی ڕاگەیاند تەنیا شنگال نەبێ کە هێشتا بەشی زۆری لە بندەسی دەوڵەتی ئیسلامیدایە لەسەر چیای شنگال هێشتا زیاتر لە 1000 خێزانی کوردی یێزیدی ماون نایانەوێ بەجێی بێڵن